هەر بژی میهرەبانی من نابینام کەمەندامم هاتووم بۆ خەستەخانەی میهرەبانی بۆ کن دکتۆر دلێری بە سەعرێکی زۆر هەرزان بۆم دەکات لێرەکەنە زۆر احترامم دەگرن زۆر ئیشەکەم لە کات و ساتی خۆیدا بۆ دەکەن زۆر سوپاسیان دەکەم سوپاس هەموو ئەو کەسانە دەکەم کە پارە و خوان خستۆتە ناو ئەو خەستەخانەیەوە کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژاری وەک من دەدەن سوپاسی ئەو ستافەش دەکەم کە زۆر بەڕێزەوە زۆر بە حورمەتەوە ئیشەکەم بۆ دەکەن بە جوانی میشەکەی بۆ دەکەن انشاءالله خوای گەورە پاداشیان دەداتەوە خوا هیدایەتیاندا بۆ کاری خێر خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی خۆشبەختە هەر کەسێک لەوەی کە بەشداری لەو کارەی دەکات هەر کەسێک بیکات انشاءالله خوای گەورە لە قیامەتێ بەهەشتی بەدی بەدەست دەکەوی شەهادە و پارە و دەسەڵات ئەگەر پێ نەچێ بەهەشتێ هەر نەدوی باشترا ئەوەی نابینا بیتن ئەوەی کەم ئەندام بیتن ئەوەی هەژار بیتن خستەخانەی میهرەبانی دەستی خۆی دەکاتە لێرێن لێدەن سەڵاواتی لێدەن اللهم صل على محمد باوەڕمان بە قیامەتێ هەیە لێ ئەو ئیشە قورسانە دەکەین دەرێن دە سەڵاواتان لێدەن با ئەمە ژێرمەتی هەمووان بدەین خۆشبەختە ئەوەی دعمی میهرەبانی کرد کە پشتی خێری زیاد کرد یا ڕەبی خوایە بەهەشت بکەیە مەکانیان چونکە ئەو میهرەبانیە ڕۆژانە یارمەتی کەم ئەندامان خاوەن پێداویستی تایبەت هەژارەکان بێباوکان هەموو ئەو کەسانی کە پارەی زۆریشان هەیە ئەمە کەمی لێ وەردەگرین چونکە دێنێت لە پەرخات و هەست و شعوری نەخۆشی هەژار یارمەتی دەورەمەندەکانیش دەدا میهرەبانی بێوێنەیە لەسەر کوڕی ئەرزی میهرەبانی پێشەنگە لە خزمەت خێر خۆشی میهرەبانی بەردەوام بە ئامێری پێشکەوت و بەدەستی خزمەت و خیبرە و خیدمە پێشکەش دەکەین دەرێن لاچۆ ئازار لاچۆ لە لاشەی ئەو خوشک و برایانەمان ئەمەینە دەڵێین ئەوە میهرەبانی هی هەمووانە لە بۆ هەمووانە بەبێ جیاوازی خزمەت دەکا بەبێ ئەوەی ماندی ببین لێوی خەندە و دەستی خزمەت بەردەوامە هەر بژی میهرەبانی خۆشەویستان ئەوە هی ئەو نابینایی بوو ئەوە بەردێکەیتی ئەوەش ماڵارەکەیتی تەمەشاکەن بە جوانی بە خانی لەمان دەرهینە میهرەبانی دڵسۆزی و لێزانی